لای جەنابێت وەکو مامۆسایەک بێدەنجی چ دەگەیەنێت؟ بەخێر بێن سەر چاو بێدەنجی لە ژیاندا زۆر شت دەگەێنێ بەڕاستی ئەو پەڕی سەرکەوتنە لە ژیان بێدەنجی ئەو پەڕی سەرکەوتنە لە ژیان چەند بێدەنگ بی چەند هادێ بی چەند لەسەر خۆبی معنای ئەتو لە ژیان سەرکەوت و تووشی هەڵە نابی تووشی هەڵە نابی سەرکەوتو دەبی ئەنجامی باش دەبی ئینشاءالله. ینی جەنابەت بە تێڕوانینی جەنابەت بێدەنجی وا لە ئینسان دەکات کە تووشی هەڵە نەبێت؟ بە تاکید وایە ئەگەر لەسەر خۆبی و هێمن بی و تووشی ئینفعال نەبی و حاڵەتی عەسەبیات هەندە ئینسان هەندە حاڵەتە توش دەبی ئەگەر سەیتەرە لەسەر خۆت بکەی خۆت هێمن کەیتەوە لە زۆر بەڵا دوور دەکەویەوە لە زۆر مەشاکل دوور دەکەویەوە سەیتەرە لەسەر ژیانت دەکەی و پەشێمانیش دادت نادا لەو کاتێت و پەشێمانیش نابێەوە کە سەیتەرە لەسەر خۆکردیا مقابلەکەت پەشێمان دەبیتەوە کە لەو حاڵەتی ئەو هاڕوویدایە. باشە ئەگەر بێدەنجەکە بەردەوام بوو وەڵاهی بێدەنجی ئەوە دەبینێتەوە سەر تەبعی ئینسان هەموو ئینسانە گۆکوێک نییە بڵێ نەدەی هەیە حاڵاتە ئینسان لەگەڵ ئینسان و بەجێرەی پەروەردەی ئەو خێزانەی لی پەروەردەکرای لێی گەورە بووە لێی ئەوە بووە ئەوەش تاسیری خۆی هەیە و دەوری خۆی هەیە ئەمن کاتی خۆی با بڵێن مامۆسا بوویمە بەڕێوەبەری قوتابخانە بوویمە چەند ساڵێک هەدەفی من هەموو هیوایەتی من پەروەردە و فێرکردن بووە هەدەفی منیش هدوو بووە لەسەر خۆبی ئینسان هادێ بێ لەسەر خۆبی تا بتوانانی ئیشەکانت بە هێمنی بەڕێ بکەی ئەو فترێشکە لە خزمەت و لە وەزیفە بوویمە هیچ کێشەکەم ناتە پێشوو بۆ حکمی ئەوەی کە لەسەر خۆ بوویمە سەیتەڕام لەسەر هەموو کێشەکان و مەشاکلەکان کردیا هیچ کەم و کوتێکمان نەبووە لەو پەڕی سەربەرزیەوە لێ دەرباز بووینە. پێویستە ئینسان لە چ کاتێکدا بێدەنگ بێ؟ لە خاطر خاستن لە کاتی حاڵەتەکە دێتە پێش لە حاڵەتی خوانەخواستە تووشی مەشاکل بوون تووشی عساب بوون ینی یەکێک خوانەخواستە هەڵە کرد بەرامبەر دەکە ئەگەرە تو هێمن بی لەسەر خۆبی کابرا ناتوانانی ینی تو لە مشکلت دوور دەخاتەوە ناتوانانی هیچ بکە ینی کابرای مقابلشت ئینسانەکەی مقابلشت پەشێمان دەبێتەوە مستەقبل یا تو سەیتەرە لەسەر خۆت بەڵام ئەگەر سەیتەرە نەکرد مەشاکل ئیستیدام دەکەی تووشی مشکلە دەبی و ڕەتفعل پەیدا دەبی کێشە دروست دەبی. باشە زۆر جار بێدەنجی مانای ئەوە نییە کە ئەو کەسە بە هەموو شتێک ڕازیە؟ ناشرت نییە ئەوە بە هەموو شتێک ڕازیە ئەوە دەلالت لە هەندێ ناکە من هەندێک شتێ ئێستا ڕاستە لی بێدەنگم بەڵام لە ناخەوە لێ ڕازیم نییە لێ ڕازی نیم بەڵام احتیمالە نەتوانم قسەش بکەم. کەواتە بێدەنجی بریتە لە کۆمەڵی قسەی نەگوتراوە. بەتاکید وایە بەتاکید ئەتوو ئەوەی ئەو بێدەنجی هەڵدەبژێری لۆ ئەوەی بتانی سەیتەرە لەسەر نەفسی خۆت بکەی بتانی ژیانەکەت بەردەوام بی و بەڕێوەبەری و تووشی مەشاکل